لێرەکانی هەفتەی دووەمی خولی نایابی کوردستان هەندرێن لەسەر یاریگەی خۆی میوانداری سەی سادقی تازە میوانی خولەکەی کرد. لانیوە یەکەم هەندرێنی خاوەن ماڵ باشتر دەردەکەوت و با چەندین شێوازی جۆر هەوڵی شکاندنی بربەستی یەکسانی دەدا. بەڵام نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لانیوەی دووەم هەندرێن جارێکی دیکە بە هێرشبردنەوە دەستی پێکرد. لا خولەکی 56 لە لێدانێکی گۆشەوە سۆران عەزیز بەسەر گۆڵ یەکەمی بۆ هەندرێن تۆمار کرد. لەگەڵەوەی سەی سادق کۆنتڕۆڵی تۆپی زیاتر گرتە دەست، بەڵام مەترسی ڕاستەقینەی لەسەر گۆڵی هەندرێن نەبوو. لا بەرامبەردا هەندرێن دوو دەرفەتی ئاسانی بۆ زیادکردنی جیاوازیەکە هەبوو، نەیتوانی سوودی لێ وەرگرێت. دیارێکە بە تاکە گۆڵێکی بێوەڵام با سەرکەوتنی هەندرێن بە کۆتا هات. بەداخۆم ڕۆ نەمانتوانین سەرکەوتنین لەگەڵ یانەی هەندرێنە. جێم یەکەم توانم بڵێم یاریکی باشمان نەکرد، گۆڵێکمان خوارد بۆی هەڵەی فەردی خۆمانەوە کە ئەمەش قورس بوو ئێمە یەکسانی پێینەوە. بەڵام سواز بەخوا یاری باشمان ئەنجامدا. دوجار فرسەی گۆڵیشمانە بۆ توانم بڵێم ئەمان توانی گۆڵ بکەین، بەڵام خوا موفقی نەکردین. ئاساییەوە دەوری دوور و درێژە. ئینشاءالله باش خۆمان ئامادەکەین بۆ یاریەکانی داهاتوو بۆی بتوانین بەردەوامی لەسەر سەرکەوتن و سێ خاڵ بەدەست بێنین ئینشاءالله. یارێکی قوڕز و بەست بۆ ئێمە ئەوەی گرنگە لۆمە لە دەوری سێ خاڵ یاریەکان هەمی میمترە لۆمە هەرتی بێکبی بۆ ئێمە مشکلە نەمیمە ئەمە سێ خاڵ یاریەکان لە دەرەوە یاریگە خۆمان ناو مەلعەبی خۆمان ناتوانین دەست بدەین، پێویستە بەدەستی بێنین. ئینشاءالله ئەگەڵ لەسەرەوە ئەنجامە بە یاری بکەینەوە لەسەرم ئاستا ئینشاءالله لە یاریەکانی دابێ باشتریش دەبین و سێ خاڵ یاریەکانی بەدەست دێنین. بە مەنجامە هەندرێن با دوو سەرکەوتنی بەدوای یەک و با 6 خاڵ بە کاتی چووە پێشەنگ. سەی سادقیش بە سەرکەوتن و شکستێک خاوەنی سێ خاڵە و لە ناوەڕاستی ریزبەن دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.